های ماتوو غەمبار و پەستم شەیدای دوو چاوی مەستم قوربانی نەعەز و نیگات هەرچیەکی دێتە دەستم. من ئامانج عەزیز ئەحمەد محەممەدم لەدایک بووی 1970 ساڵی 1970 لە گەڕەکی ئازادی شاری هەولێر لەدایک بوویمە. دەرچووی یاسام لە کۆلێژی لوبنانی فەڕەنسی تەواو کردووە ساڵی 2015. هونەری ملی عەز و خولیایەکی منداڵیم بوو، ئەو عەزە هەر لەگەڵ خۆمدا گەورە بوو. ئیتر لە ساڵی 2017 ینی بەڕسمی دەستم بە هونەری ملی کرد بە تایبەت ینی بەندبێژی تا ئێستا بەردەوامم. من وەکو خۆم لە باشووری کوردستان مامۆستا گۆرانی ئینزیباد لێرەوە ڕێز و سلااو و خۆشەویستیم بۆ هەیە، ئەو بە مامۆستا و پێشەنجی خۆم دەزانم. ئەو هونەرە خۆوێژە، ینی دەبی ینی پێدا هەر گوتنە زیاتر زیرەکیەکە دەور دەبینی هەم فەسیحی زمانی، ینی زمانی پاراوبی باشتر لێی تێبگەی. ئەوانەی دەکا بەردەوام ئەمن ینی لەگەریان لە دانیشتەکانم کاک سافی شەریفیە، کاک سوورە مەحرومە، کاک ژیار بندیانە، کاک ڕزگار بێچارەیە، کاک فەرمان بێلانەیە، کاکە حەمە بەندۆیە. ئەو هونەرە زیاتر لە کوردستانی ڕۆژهەڵات سەری هەڵدایە، ئەوانەی کە تەواو پێشەنگن لەو بوارەی مامۆستا سەید عەلی سەردەشتی، مامۆستا قادری مامەندی، کاک کەریم خاچی، ینی کاک سلێمان بناوەندی، کاک اسماعیل سەردەشتی ڕەحمەتی، بەڕاستی ینی ئەوانە پێشەنگ بوون لەو بوارەی، کاک مستەفا شێوا و کاک فەقێمینەی ڕەحمەتی فەقێمینەی نەڵاسی. ئەوانە ینی بەڕاستی جێی دەستیان دیارە لە هونەری بەندبێژی. هونەری ملی خۆی جوابدانەوێ، بەس نەک بە جنێودان و بەشکاندن بی. خۆی ینی بەندە، ینی ئەگەر ئەمن لەگەر بەندبێژەکی کە دانیشم ئەگەر ئەو شتێکی جوان بڵێ دەبێ من شتێکی جوانتر بڵێم، ینی واتایەکەی باشتر بگەینم. خۆی ئەوە گرنجەکەی دەردەخات، نەک جنێودان و یەکتر شکاندن. خۆت چاپت کردیەوە نییە؟ خۆت چاپت کردیە؟ ئارێوەڵە لە سەرچی خۆمان چاپم کردی و موافقەی لێ وەزارەتی ڕۆشنبیریشی لەسەر بووە. ئەو باسی ژیان نامەی خۆم دەکا و هەم چەند باسی یاخیبوون دەکا و هەم چەند شعرێکی تێدایە. ئەو یاخیبوونە مەقسەدت چییە؟ لە چی یاخیێتەوە؟ من لە کۆمەلگای یاخیمە. پێم خۆشە لە مافی مرۆڤ ئیش بکەم، ینی بەرگری لە هەموو ئەو خەڵکانی کەم دەرامەت و مافخوراو بکەم، بە تایبەتی ینی ئافرەت و منداڵ. پێم خۆشە ینی داکۆچی لە مافی وان بکەم، ئەگەر مافیان خورابی مافەکەیان بۆ وەرگرمەوە لە ڕێی یاسا. های ماتوو غەمبار و پەستم شەیدای دوو چاوی مەستم قوربانی نەعەز و نیگات هەرچیەکی دێتە دەستم. بەجێ مێڵە هەناسم بزانە هەموو کەستم، هەرچی دەکەم و ناکەم تێناگەی لە مەبەستم. ئەو شەوەم لە یاد ناچێ پەیمانت لەگەڵ بەستم، سەرت لەسەر سینگم بوو دەستت خست بووە ناو دەستم. تو دین و تو ئیمانت یاری نەکەی بە هەستم، سڵاو بێ لە NRT من پشتی پێ دەبەستم.